ئەوەی لەو دیمەنانە دەیبینن ئاگری کارگەیەکی شیشە لە سنووری هەولێر و لەسەر ڕێگای مەخمور هەولێر کە دەکەوێتە گوندی قۆڕتان کارگەی ڤانستیل کارگەیەکە بۆ توانەوەی شیش یاخود ئەو کەلوپەلانەی کە موادی ئاسنی تێدایە دەهێنن لێرە دەیتاوێنەوە ئەوەی لەو دیمەنانە دەیبینن ئەمە دیمەنی ئاگری ئەو کارگەیە کەوا بە دیاریکراوی 45 خولەک بەر لە ئێستا لە بەشی دواوەی کارگەکە یعنی ئاگرێک کە هەڵگیرسا و دووکەڵەکەی بە تەواوەتی ئەو ناوچەیەی داپۆشی بوو و ئەم کارگەیە کارگەی توانەوەی شیشە یاخود کارگەی دروستکردنی شیشە ئەم بەشەی دواوە لەم بەشەی دواوە ئەو کەلوپەلانەی کەوا دەیهێنن و دەیتوێننەوە دیارە لەم بەشەی دواوە دەیتوێننەوە و کارگەکە دەکەوێتە سەر ڕێگای هەولێر مەخمور بەرامبەر گوندی قۆڕیتان و ئێمە چەند جارێک تەلەفۆنمە بۆ بەرگری شارستانی کرد ئەوان باسییان لەوە کرد کە بەڕێگاوان بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکەەوە جگە لەمەش دوو تیمی بەرگری شارستانی ینی ئەوەی کە لە دیمەنەکان بینیمان دوو تیمی بەرگری شارستانی چوونە ژوورەوە و تیمەکانی تریش لە ڕێگان بۆ کۆنتترۆلکردنی ئەم ئاگرا هەروەکو لە دیمەنەکان دەیبینن ئەمە بەشی دواوەی ئەو کارگەیە کە بە کارگەی ڤانستیل ناسراوە و لە بەشی دواوەی دەکا لە بەشی دواوی کارگەکە شیش و ئەو کەلوپەلانێکەوە مادەی ئاسنی تێدا دەیتوێننەوە و بەڵام ئێمە چەند جارێک ویستمان لە ڕێگەی ینی دەرەوەی کارگەکە یاخود لە ڕێگەی پێشەوەی کارگەکە بچینە ژوورەوە بۆ سەرچاوی ئاگرەکە دیمەنەکان بگوازینەوە بەڵام هێزە ئەمنیەکانی یاخود ئەو کەسانی کە پاسەوانی ئەم کارگەیە دەکەن ڕێگەیان نەدام